بڵاو ئایا لەم سەردەمەدا بە عەقڵیەتی فتوا و فتوادان کۆمەڵگەی نوێ بەڕێوە ئەچێ؟ ئایا ژن تاکو ئێستا ئەبێ وەکو حرامێک و وەکو عەورەتێک سەیر بکرێ؟ ئایا فەوزای فتوا لەم سەردەمەدا ئیسلامی ناشرین نەکردووە؟ بینەرمان لە حکوومەتێکدا کە لەسەر بنەمای دام و دەستگای شەرعی و فەرمی دامەزرابێت سەروەری یاسا دەبێتە بنەمای ڕێخستنی کاروباری وڵات و ئەمەش پەیوەندی ڕاستەوخۆی بەویستی هاوڵاتیانەوە هەیە کە لە میانی هەڵبژاردننی گشتی و دەستوردا ڕێک دەخرێت. لە ئێستادا پرسی فتوای ئاینی و کاریگەری دەستگا فەرمیەکانی کۆمەڵگای مەدەنی بووە بە پرسێک کە شیاوی هەڵوێستە لەسەرکردنە، چونکە تەنیا لە کاتی نەبوونی یاسا و لە حکوومەتی دینیدایە کە فتوا پەیوەندی نێوان خەڵک لەلایەک و پەیوەندی نێوان هاوڵاتیان و دەسەڵاتی سیاسی دیاری دەکات. لە سیستمی دیموکراسیدا کە هەرسێک دەسەڵاتە فەرمیەکەی یاسادانان و دادوەری و جێبەجێکردن واتە پەرلەمان و دادگا و حکوومەت بە هاوکاری یەکتر کۆمەلگا ئاراستە دەکەن، ڕۆڵی فتوا و بڕیاری شەرعی و ئاینی جێگەی نابێتەوە. ئەوە جگەلەوەی کە هەندێک کەسی ئاینیش لە شوێنی خۆیانەوە بەبێ ئەوەی پۆستێکی دیاریکراویان هەبێت فتوا دەردەکەن و ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ئاشتی کۆمەڵایەتی و ژیانی تاکەکانی کۆمەلگا و ئەگەری ئەوە هەیە بەرەو جۆرێک لە توند و تیژی ببات. دەپرسین زانایانی ئاینی و لێژنەی فتوای هەرێمی کوردستان لەسەر بنەمای کامڕێ و شوێن فتوا دەردەکەن. ئایا یاساکانی هەرێمی کوردستان ئەوەندە لاوازن کە لە کاتی ڕوودانی کێشە یا گرفتێکی کۆمەڵایەتی نەتوانن ڕێگە چارە پێشکەش بکەن؟ کاتی هاوڵاتیان داوای فتوا دەکەن دەرکردنی فتوا چ قورساییەکی یاسایی هەیە؟ لەم بینە هەڵایەکی زۆر دروست بوو لەسەر فتوایەک کە لە بەڕێستانەوە یاخود لە لژنەی فتوا دەرچوو بوو سەبارەت بە سواربوونی تەکسی لەلایەن ئەفرەتانەوە. پێت وایە ئەم فتوا یەکەم لەجێ خۆیەتی، دووەم ئەو هەڵای ئەویست؟ بێگومان ئەو پرسیارانەی یاخود ئەو فتوایانەی کە لە ئەنجومەنی باڵای فتوا دەردەچن هیچیان تەبعاً بە شێوەیەک نییە کە هەر بەخۆیان دابنیشن ئەندامانی لیژنەی باڵای فتوا بەخۆیان فتوا دەربکەن. ئەوە لە دوای ئەوە دێت کەوا چەندەها هاوڵاتی پرسیار دەکات و پرسیار دەکات لە لیژنەی باڵای فتوا کە کۆمەڵێک لە مسلمانان داوا دەکەن مامۆستایان ئایا ئێمە بەو شێوەیە بجۆڕێنەوە کار بکەین، ئایا ڕەوایە یا ڕەوان نییە؟ یەکێک لەوانەدا تەبعاً ئەبەو شێوەیە بوو کە ئەو فتوایە کە لەو ئاخرێک دەرچوو و چەندەها جار تەبعاً هاوڵاتیان مراجعەتی ئەندامانی لیژنەی باڵای فتوایان کرد و داوای ڕوونکردنەوەیان کرد ئایا ئەو شێوەیە یاخود سواربوونی پیاو بۆ تەکسی یاخود ئافرەت بۆ تەکسی کە پیاوە ئایا لە ڕووی شەرعەوە ڕێگە پێدراوە یان نا؟ تەبعاً ئەندامی لیژنەی باڵای فتواش لە دوای کۆبوونەوەی جاری یەکەم و دووەم و سێم تەبعاً ئەوە ڕوونکردنەوەی دا. باشە مامۆستا، ئێستا ئێمە بەم عەقڵی کە بڵێن چەند شتەکە فتواش نییە، زۆرتر ئافرەت ناتوانێت سواری تەکسی بێ و ئەگەر لە خۆی ترسا باش بەم شێوەبی ئێمە ئەبێت لە هەموو دنیاژن و نێر و مێر لە یەکجیا بکەینەوە. یعنی بەم عەقڵیەتە لەم سەردەما ئێمە ئەتوانین نیشکەین لە دائیرەکانە تێکەڵن، زۆر جار تەنیا ئەبن لە مەکتەبە لە زانکۆیە لە هەموویە. ئایا ئەکرێ ئێمە بەم شێوەیە بیرکەینەوە لە سەردەمێکە کە ناکرێژن و پیاو لێکیان جیا بکەینەوە؟ یانی بەڵێ تەبعاً بێگومان، بەڵام یەک شت هەیە لە گۆڕێ ئەویش ئەوەیە عادەتەن ڕووداوی تەکسی لەگەڵ ئافرەتانی خۆشەویست ئەوانە دیارە هەندێک شت حاڵەت هاتووتە پێش کە لە ڕاستیدا حاڵەتی نەخوازراوە. باشە قەیناکە باوڵین لە 10,000 جارە جارێک ئافرەتێک تووشی مشکلە بۆ لەلایەنی تەکسێکەوە. دوو خۆ ئەگەر بەم شتە حسابەکەی تەنانەت لە مزگەوتی شاشتی خراپ ڕوئەیە. ئەکرێ ئەمە بڵین نابێ خەڵک بێتە مزگەوتەوە گەنجێک بێت دەرس بخوێنە شتی خراپ هەر ڕوئەیە. ینی تۆ ئەوە حسابیکەی؟ وەڵڵاهی ماوسە سووران تەبعاً ئەو حاڵەتانەی کە ڕووی داوە لە بینی ئافرەت لەگەڵ ساحب تەکسی تێدا هەبووە تەبعاً نهائیەن ئافرەتەکە لەو پەڕیپاچیدا بووە، حتاکو لەو ئاخرەیدا هەموومان بینیمان ئافرەتێکی دەرەوەی وڵات کە هاتبوو سنەوە دەست درێژەشی کراوە سەرێ و هەتا بەس لە 10,000 دانە جارێک خۆی لە خۆیدا ئاینی ئیسلام لەگەڵ ئەوەیە کە هەر ڕووداوی هواش نەبێت. یعنی شتێکەوە ئەگەر لە سەدانیش یەک بیت
ئاینی ئیسلام لەگەڵ ئەوەیە کەوا لە ڕاستیدا کۆمەلگاکەمان بە پاشکی و بە خاوێنی بمێنیتەوە دوای ئەوەی ئەو هەڵایی کە لەسەر ئەنجومەنی باڵای فتوا دروست بوو باوەڕ بکە ینی هەڵایەکی ناڕەوا بوو لەبەر ئەوەی ناڕەوا بوو چونکە لە حەقیقەتدا ئەو مامۆستایانە مثلا بنمونەکە فرمودەی پێغەمبەر صلی الله تعالى عليه وسلم دەفەرمی لا يخلون رجل بامرأة فإن الشيطان ثالثهما ئەوەی وتووە ئەوە نەقسەی فتوایە و نەقسەی یەشەتی زانایانە و نەقسەی مەلاشە ئەوە قسەی حەزەتی رسول الله صلی الله عليه وسلم کەوابوو لێرەدا ناکرێت ئەگەر هاتوو پرسیارێک تەوجیهی لیژنەی باڵای فتوا کرا ئینسان هەڵبستی لەبەر خاتری کۆمەڵە خەڵکێک هەڵبستی بمبورە خوتان زانانە فەرمون الفتوى تقدر زمانا ومكانا وشخصا يعني ام فتوى نابێ بگۆڕدرێ لەبەرەوەی حەدیثێکی ئاحاد یا قسێک چەند ڕاستە و تا چەند کاری پێ ئەکرێ وەڵا هەموو سەردەمێکە وەکگیەکە بەڵێ طبعا لێرەدا قسەکە لەسەر ئەوەیە ئەو ڕوونکردنەوە یانە عادەتەن کەوا ئەو کەسانەی کە پرسیار تەوجیهی ئاراستەی مامۆستایان و مەلایەن بە شێوەی گشتی و تاربێژەکان و یەکێتی زانایان و لیژنەی ئەنجومەنی باڵای فتوا دەکەن تەبعاً ئەو نایانەوێت کەوا ڕەئی خۆیان بۆ دەرببڕن ئەوان پێیان دەڵێن مامۆستایان دەمانەوێت ئێوە لە ڕوانگەی ئاینەوە ئایا قورئان چی دەڵێ ئایا فەرمودەی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم چی دەڵێ کەوابوو لێرەدا ئەندامی لیژنەی باڵای فتوا و یاخود مەسەلەن مەلا یاخود وتاربێژ کە مادام بەخۆی دەڵێ پیاوی ئاینی نابی خیانەت بەو ئەمانەتەی بکات چکە ئەو ئەمانەتە لەسەری شانێتی هەر لە ناو مامۆستایانە زۆر کەس بە قەشمەر بە گاڵتەجاری ئەم شتیان وان لێ کرد ئەوەی تر ئاگریان کرد بە نەوتیان کرد بە ئاگرەکە بۆ نمونە ئەڵێ وەڵا بە ئافرەتێکی تۆ ناشرین یەگە لەگەڵ ساقترێ لەشە سواربی حرام نییە یا یەک مەجموعە فتوان دەرکرۆ حرامە پارە بدرێ بە یەکێتی ژنان حرامە پارە بدرێ بەو پۆلیسەی لەبەر دەرگای منەظەمەکە ئەمە گاڵتەجاریە یا ئاخر مامۆستا سۆران دیسان ئەویش بخۆی لێرەدا تووشی ینی ئەوە دەکەویتە ژێر عیقابی خۆی ئەو نەوع کەسانە چونکە خوای رب العالمین خۆی لە قورئاندا دەفەرمی لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن كوابو لێرەدا هەر کەسێک ئەگەر هەڵبستی تیر و توانز لە کۆمەڵێکی بدایە لە خەڵکێکی بدا بەناڕەوا باسی بکات ئەوە دەکەویتە ژێر عیقابی خوددا بەس حرام و حەڵاڵەوە ئاسانەوە ئەو پۆلیسەش کە لەبەر دەرگای منەظەمەیەکی ژنانە ڕاوەستاوە پارەکەی حرامە ئەمە گاڵتەجاریە بە فتوایە فتوایە طبعا لێرەدا لە فتوا بەو شێوەیە نەدراوە ئەو فتوایی کە وەکو دەرچووە کە ئەمە ئاگامان فتواکەنا ئەوەی بەعزێ مامۆستا وەکو باسمان کرد هەر کەسێک هەر مامۆستایەک هەر بەڕێزێک ئەگەر هاتوو لەو سنوورەی دەرچوو کە خوای رب العالمین کە پێی دەگوترێ پەیامی خوددا لە قورئان و لە فەرموودە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی تاوانبارە وەکو جەنابەت دەفەرمی ئەو کەسەی کەوا هەڵدەستی تیر و تواز لە پۆلیس و لە پاسەوان و یا لەو ئەو کۆمەڵە خەڵکەی دەگری ئەوە لە ڕاستیدا وەکو دەفەرمی عسى أن يكونوا خيرا منهم لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء مامۆستا لە مووسڵ پێش هاتنی داعش هەر مەوجود بوو ئەوانیش مەسەلەن هەموو شتێکیان حرامە کرد تەنانەت ئەو مۆدێلانش کە ڕست جلی کچانیان لە بەرەکەرە چوون نایلۆنێکی ڕەشیان ئەبوایە بکردا بەسەریانە دەتوانێت بەم شێوازە ئیشکردنە کە تەنانەت لیژنەی فتواشیشەکە هەرە چینەوە سەر مەسەلەی داعشەکە تەنانەت مۆدێلەکانیش بچین نایلۆنی ڕەش بکەین بەسەریانە یعنی ئەمە لە باتی بەرەو پێش بچین ئیسلام بەرەو دوامانە باتەوە مامۆستا سۆران ئەوەی کەوا دەقی ئەو فتوایی خوێن بێتەوە و ئاگاداری بی بە وردی تەماشای بکە کە تقریبا خۆی لە 8 خاڵ دەبینیتەوە وابزانم هیچ شتێکی تێدا نییە کەوا خوانەخواستە سوکایەتی بی بە ئافرەت یان نا هیچ تێدا نیە چونکە بخۆی ڕێی پێداوە ئەو ناوێنێ ڕێز بەڵام کۆتوبەندیەکە کۆتوبەندی تێدا نییە کۆتوبەندەکەوا بەس ئەو فتوان نییە دوای ئەوە تەوالیاتی ئەم مەسەلە بەڵێ تەبعاً لێرەدا بەخۆی هەر عینەن ئەو لە نێو فتوایەکەدا هاتوو ئەگەر کەسێک بە تەنهاییەک لەگەڵ تەکسیش بچی لە حاڵەتی زەروریەتدا ڕێی پێدراوە یان دوو ئافرەت بن لە نێو تەکسێکیدا و سوار بن ڕێگای پێدراوە ئەوە لەو حاڵەتانەدا هەمووی وابزانمی هیچ تەعقیدێک و هیچ یعنی کۆت و بەندێک لە فتوایەکەدا نیە بەڵکو بەو پەڕی ئەمانەتەوە بەڕاستی شتەکەدا ڕێژراوە. ڕۆڵی کۆمەلگەی مەدەنی چییە لە پێشکەشکردنی بەرچاوڕوونی بۆ دەسەڵاتی سیاسی لە کاتی ڕوودانی گیر و گرفتی کۆمەڵایەتی بە تایبەتی کاتێک پەیوەست بێ بە پرسی ئافرەتان
ڕێکخراوەکانی ژنان ڕۆڵیان چییە و فتوای شەرعی چ کاریگەریەکی لەسەر پێگەیژن هەیە لە کار و کۆمەلگادا. ئێمە دائما مشکلی ئەوەمان هەیە کۆمەلگا لە نێوان کۆمەلگەی مەدەنی و کۆمەلگەی دینیە باڵین سا نە کۆمەلگەیکی مەدەنی نە کۆمەلگەیەکی دینین. کۆمەلگەی مەدەنی بە قانونی شەکە و ئێمەش زوو فتوامان بۆ دەرچێت لەسەر شتانێکی زۆر لاوەشی کە فەوزایەک لە کۆمەلگا ئەنێتەوە بە تایبەت بە نسبەت ئافرەت پێت وایە بە عەقڵەتی فتوا ئافرەتی ئەمڕۆ بەڕێگاوە چێ بەو دەقانە بەو شێوەیە. بەڵێ ئێستا ڕاستی کە دەڵێن ئێمە کە بەرەو مەدەنیەت دەچین کەواتە مەدەنیەت پێویستی بە ڕۆڵی یاسا هەیە بەڕێکخستن هەیە بە موئەسسەساتی دەوڵەت هەیە کە ئەوە زیاتر ئەو شتانە هەمووی ڕێک دەخاتن. فتووە کاتێک کە پێویستت دەبی کە موئەسسەساتت نەبی کە یاسات نەبی کە ئەوە وا دەکاتن کە لایەنەکت هەبی بتوانی ئیسلاح بکە بتوانی ڕێک بخە بەڵام کاتی کە تو ئەو موئەسسەسانت هەیە و یاسایت هەیە باوەڕکەم پێویستت بە فتوا نابیتن. زیاتر ڕێگای دینی کە دەتوانن لە ڕێگای منبەرەکان تەوجیه بکەن نەسیحەت بکەن بەڵام زیاتر یاسا دەوری خۆی ببینی لە بەرگریکردن لە سزادان ئەوە وا دەکاتن کە ئەو کۆمەلگایە ڕێک بخاتن و کەس لە سنووری خۆی تێنەپەڕێتن. سوزان خان تۆ پێت وانێ مەسەلەی ئافرەتان بە گشتی لە کوردستان و لە عالەمی ئیسلامیشە ئەوە نەزەخم کراوە خەریکە مەسەلەی ئیسلام و مسلمانەتی تەنیا لە قژی ئافرەت و لە لەشی ئافرەتە هەر فتوا بۆ ئەوانە دەرەکری و هەموو شەڕێک لەسەر ئەوەیە پێتوانێ ئەمە ڕاست بێت؟ هەڵبەتە یعنی قژی ئافرەت نابتە ئەو جێگایی کە ببتە شەرم و یان شەڕەف و شەڕەف زۆر شتی گەورەتر دەگریتەوە لەبەرەوەی کە ئەمە بەردەوام کە قسە لەسەر ڕۆڵی ئافرەت دەکەین یان یەکسانی لە نێوان ژنان و پیاوان هەڵبەتە کە ئافرەت وەکو ریسۆرس تەماشا دەکرێت وەکو مەزدەر تەماشا دەکرێت مەزدەر وەکو کو پیاو کە مەزدەرە کە مەزدەری ئیشکردنە کە مەزدەری بەرهەمهێنانە کە ژنیش هەروەها بەرهەمهێنەرە. بە تایبەتی زانایانی دینی لە ئەمڕۆ ئافرەت هەر بە عەورەت ناوە بن ئافرەت هەر بە شتێکی فیتنە ناوە بن ئەوە کۆی لەکردنە ئەوە عەبودیەتی پێدەڵێن ئەوە لاوازکردنی ژنە ئەوە لاوازکردنی کۆمەلگایە لەبەرەوەی کۆمەلگا ناتوانانی تەنها بە یەک پێ بوەستیتن ناتوانانی تەنها بە عەقڵیەتی پیاو بڕوە ئەو وڵاتانەی کە پاشکەوتونە هەڵبەتە کە بەو عەقڵیەتەی دەڕۆن کەواتە نەیانتانیە هیچ سوود لە وزەی ژن وەربگرن لە عەقڵی ژن وەربگرن تەنها هەموو بڕیارەکانیان بە یەکلایەنە وەرگیرایە کە تەنهاش یەک لا دەبینی وەک دیکتاتۆرە حکوم دەکات. سۆزان خان پێت وانێ ئەم ڕێگەدانە بەم فتوا و فتوا بازیە کۆمەلگا ئەگەێنێت ئەوەی وردە بەرەو ئەفغانستان و تالیبان بڕین ئەمڕۆ ئافرەت بۆی نەبێ سواری تەکسی بێ سپێنێ ناوێت لە دائیرەکانی شابەیەکەوە بن دوو سپێنێش لە جامیعە ئەبێت جابنەوە سێ سپەی ئەبێ ئافرەت نیقاب بکە چوار سپەی لەسەر لەبەر لە قەڵای هەولێر دەبینین جەڵدەی لێ دەدرێت لەبەرەوەی دەموچاوی دەرکەوتووە پێتوانێ ئەمە ڕاست بێ. باشە ئەو دیموکراتیەتە و ئەو پێشچوونە و ئەو مەدەنیەتە چییە؟ ئێمە لە کوردستان کە شانازی بەوەی دەکەین کە زۆر جیاوازین لە پارچەکانی تکەی عێراق هەروەها کە جیاوازین لە زۆربەی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوەش بەو پێشکەوتنەی کە ئافرەت بەخۆی دیوە لە کوردستان ئەوڕۆ ئەمە بین باسی کۆیلایەتی بکەین و باسی ئەوەی بکەین کە ئافرەت جوایز بیتەوە ئافرەت ئەوڕۆ خۆی سەلماندیە لە کوردستان ناتوانانی ملکەتی ئەو بڕیارانە بیتن. باش پێتوانێ هەر ئەم شەڕەش کە ئێستا جۆرێک مەسەن بەعزێک لە ئەوەی کە ناو ئەندێ زانای دینی فتوا دەرەکە کە تەنانەت منەظەماتی ژنان حرامە ئەو گەڕەکەی لێبێ نوێژی قوبوڵ نییە ئەم دژایەتیە ئایا خەتای تۆیە وەکو ڕێکخراوەیەک کە پێ دەڵێت تۆ بێ ئەخلاقی بڵاوەکەیتەوە یا خەتای ئەوێکە کە نازانێت دنیای ئەمڕۆ چییە؟ ئەم بە من وایە کە لێک تێگەیشتن نییە کە کاتی کە زمانی حیوار نەبیتن ئەو لایەنانە دروست دەبی ئەمە ناکرێ هیچ لایەک لایەنە چیتکە پێشێڵ بکرێن یان اعتراف بە وجودی نەکەین
ناکرێ مامۆستایانی ئاینی اعتراف بە وجودی ڕێکخراوەکان بکەن و هەروەها ناکرێ ڕێکخراوەکانش بڵێن نەخێر مامۆستایانی ئاینی بەڵام ئەگەر ئەو مەساحەی بدەینە خۆمان کە بتوانین ئەو حیوارەمان هەبی کات ئەوان تێگەیشتنەچی تەواویان هەبی بەڵێ حیوارمان هەبووە ئەو حیوارانەش زۆر سوودی هەبووە لەبەرەوەی هەر یەکێک لە ئێمە ڕۆڵی خۆی هەیە لەو کۆمەلگایە ئێمە بتوانین وەکو ڕێکخراوەکان ڕۆڵی خۆمان ببینین بەڵام نەک بچین ڕۆڵی کەسانێککە ببینین وەکو موسساتی حکومی لەبەرەوەی موسساتی حکومیش ڕۆڵی خۆی هەیە کەواتە ئێستامە کە باسی فتووا بکەین ئەوە ڕۆڵی حکومت وەردەگرم ڕۆڵی دەستگاکانی یاسا وەردەگرێتی زانان تعدای کردوتە سەر بڵێن پەرلەمانە مەجلیسی تەشریعی کە ئیشی یاسادان ئەمن ناڵێم تعدات کەەوە شتێکی مولزەم نییە ئەو فتوایە بەڵام ئەوان بە مەزەندەی وان کە ئەگەر چەند حالەتێک ڕوویدایە کە چۆن بتوانن بە مەزەندە و بۆچوونی ئەوان کە کێشەکە بەو جۆرە لەوانەیە هەل بکرێتن بەڵام ئەوە بەڕەئیمە ئەوە حەل نییە لەوانەیە حەلەکە زیاتر ئەوە بیتن چۆن ئەمە بتوانین تەنظیم ڕێخستن لە بۆ شوفێری تەکسی چۆن بتوانین بەرگری زیاد بکەین لە بۆ ئافرەتان ئایا دیراسەک بکرێ ئەو حالەتە گەیشتیتە چەندی حالەتە چەند کەیسەکە بوویتە ظاهرە ئایا بەپێی ئەو حالەتانەی ئێستا هەیە چ ڕێخستنێک بکرێ لە بۆ تەکسیان یعنی بەسەیترین شت دەتوانین بلێن هێڵەکی گەرم هەبیتن لە بۆ هەر حالەتەکە ئەگەر ئافرەتێک تووشی هەر حالەتێک بوو هەستی بە شتێک کرد لە تەکسی بتوانی زوو تەلەفۆن لەگەڵ ئەو هێڵە بکاتن و پێویستی بە یارمەتیە یاخود تەکسیەکان دەتانن ژمارەی تەکسی هەبیتن ژمارەی کە ژمارەی کورتە هەر ئافرەتێک پێش کە سواری ئەو تەکسیە بی ژمارەکەی لەلایە کە ئەگەر چەند کەسێک سزادرا لەسەر ئەگەر سنووری خۆی تێپەڕان باوەڕکە هیچ تەکسیەکیت کە ناوێت چکە ئەگەر ئەمە هەر حالەتێک ڕوویدا و منع لە بۆ ژن کەواتە ژنەکان دیسان بچنەوە ناو ماڵدا بنیشن بەس تەکسینێ سۆزان خان یعنی وەکو ئەرزم کردی شتەکان وردە چەندین مەلامان بینی و حال لەسەر منبەر بە ئاشکرا ئەڵێست وەکو بڵێ زانکۆکان بوونەتە مەلها هەر بە ئاشکرا ئەو قسەیەکن چەندین نمونەمان هەیە یعنی بەڕاستی هەر لەبەر ئەوەی کوڕکوت شتێکەڵن ئەو ئەوێت هەموو شتێک بکات ئەوە ناکرێت ناگونجێ لەگەڵ ئەو عەسڕەی ناگونجێ لەگەڵ ئەو پێشکەوتنەی ناگونجێ لەبەرەوەی ئەمن مەبەستەکەشم ئەوە بوو کە ئەگەر ئەمە لە هەموو لایەک هەر حالەتێک دروست بوو و ئەو حالەتەی مەنعکەین ئافرەتی مەنعکەین لە قوتابخانە ئافرەتی مەنعکەین لە سیارە بەخۆی لێ بخڕیتن ئافرەت سوار تەکسیبی ئافرەت بە هەر نەمینێ لەسەر ئەو نەمینێ لە وڵاتەی باشترە ئاینی ئیسلام لە دووتوێی شەریعەتدا چ میکانیزمێکی بۆ دەرکردنی فتوا دیاری کردووە ئایا زانایان دەتوانن فتوا دەربکەن لە کاتێکدا یاسا هەیە کە ئەویش لە بنەڕەتدا یەکێک لە سەرچاوەکانی لە شەریعەتی ئیسلامە وەرگرتووە قورئان و فەرموودە چۆن چارەسەری کێشەکان دەکەن لەم سەردەمە فتوادان بۆتە جۆرێک لە مەسرحیەت بە تایبەتی بەهۆی سۆشیال میدیا و ئیعلامەوە زۆر کەس بۆی خۆی دەرخا فتوایەکی موسیرە فتوایەک نەوعێکە پێت وایە فتوا هەموو کەس بۆی هەیە مافی فتوا دانی هەبێت یاخود چۆن جارێکیان دەربارەی میراتی کەلالە یەستەفتونەکە قل الله یفتیکم فی الکەلالة باش طبعا لە هەردوو جاران دیارە خدای تەبارەک وتەعالا بەخۆی مداخەلە دەکات و فتوایەکە خدای ڕەب العیزە دەیدات بۆیە هەنێ قل الله یفتیکم کە خوا فتواتان دەدا دیارە قل الله یفتیکم خدا فتواتان بۆ دەدات کاتێک قل دێتە ناو مۆزوعەکە بەمانای ئەوەیە دیارە فتوادان تەشریعە باش تاکە مشرعش خدا رب العالمين شرع لكم من الدين يعني ما بس ئەوەی کەسی تر بۆی نییە فتوا بە کەسی تر بۆی نییە بەپێی ئەو کۆمەڵە بەڵگەیە لە بەردەستی ئێمەدایە دەتوانین بچینە سەر بەڵگەی تر لە بۆ نمونە 13 خدای تەبارەک وتەعالا لە قورئان باسی ئەوە دەکات یەسئەلونەکە پرسیارت لێ دەکەن ئەو جارێکیان یەسئەلونەکە لە بۆ مەحیضە جارێکیان یەسئەلونەکە لە بۆ ئەهیلەیە جارێکیان لە بۆ مەواقیتە قیتالە کۆمەڵێک 13 جارە
کاتێک کە داوای پێی دەڵێن پرسیارمانەیە دەربارەی ئەوە طبعاً پێغەمبەر لەوێش سەلات و سەلام خوا لەسەربی وەڵام ناداتەوە بەڵکو دیسان قل کەواتە بڵێ ئێمە ئەگەر تەماشای بکەین قل بەمانای چی دێ قل بەمانای ئەوە دێ یەکسەر پاش قل دەبێتە ئەوەی کە يقول الله رب العالمين كذا وكذا باشە هەروەها 332 جار لە قورئانی پیرۆز قل هاتووە طبعا لە بۆ هەموو مەسائلەکان قل دێ ئیشی خۆی دەکاتن یعنی کەواتە بەپێی ئەو هەموو بەڵگەیە ئەوە ڕوون دەبێتەوە کەوە فتوادان بۆ کەسێک نییە لە غەیری خوددا چونکە هەر خوددایە شەرع لەکم من الدین ما وەصى به نوحا والذي أوحينا إليك باشە بڵێ بەس مامۆستا ئێمە ئەمە 1400 ساڵە عولەما فتوایە بڵێ یاک دوو سێ مەلاین عولەمامانە بۆ فتووانداوە تۆ بڵێ ئەوان تێنە گەشت بێتن لەوەی کە نابێت بە غەیری خوا فتووا بە خۆی فتوادان جیایە لەگەڵ ئەوەی کە حالەتێکی عەرەزی دێتە پێش بە پشت بەستن بە ئاەتێکی خوددا دەتوانێت حالەتە عەرەزەکە ئەو پێ بەڵام کاتێک کە شتێک دەبێتە مەسیری یان شتێک دەبێتە ئەوەی هۆکاری کێشەیەکی گەورە دروست بکات لە ناو کۆمەلگا هەڵبەتە لە بۆ کەس نییە فتوای لەسەر بدا جگە لە خودای ڕەب العالەمین باشە مامۆستا ئەمە ئێستا ئەگەر لە قورئانە بگەڕین تەنیا کۆمەڵێک شتمان هەیە کە جوابایەتەوە ئەی ئەو هەموو حرەکەتەی ژیان و گۆڕانکاری و هاتن و چوونە ئێمە چۆن بزانین حرام کامەیە و حەڵال کامەیە چێ ڕێمان پیشان بەیانی جا ئەوە قورئان جوانەکە لەوەیدایە کە بخۆی نەسێکی ثابتە فەهم بە مروری زەمن لەگەڵ مەکان گۆڕانکاری بەسەردادێتن یعنی ئەوە ئەگەر خەڵکێک نەیتوانی لەگەڵی هەڵبکە خەڵکێک نەیتوانی لێی تێبگا ئەوە لە ئەستۆی خەڵکەکەدا ئەجینە فەهم لە بۆ قورئان متەغەیرە بە پێی زەمان و مەکان یعنی ئێستا خەڵکێکەکان بەداخەوە زۆر جاران لە هەموو کردەوەکانیان لە هەموو قسەکانیان حتا زۆربەی مامۆستا بەڕێزەکان لە خوتبەکانیان وای نیشانی خەڵک دەدەن ئێرە زەمانی قەرنی هەفتە و ئێرە مەکە و مەدینەیە بەڵام ئەگەر وابیر بکەینەوە هەڵە دەبی چونکە کابرا لە کۆمەڵە شت پێت دەڵێ ئەوەیان نابێ ئەوەیان بیدعەیە دەی خۆی ئێستا کە زۆربەی ئەوەی لە ژیانی مەدا هەیە مەبەستمەوەیە گۆڕانکاریەکانی ژیانی ئێستا بۆ نمونە ئەمڕۆ مخەدرات پێیا بێ جگەرە پێیا بووە با بڵێن خواردنەوەی نەوەنەوە پێیا بێ جۆری جلوبەرێک پێیا بێ تەلەڤیزۆن پێ چێ ئەمانە بڵێ ئەمە باشە ئەمە خراپە بەپێی دین مەبەستمە طبعا فتوا بەیانی بەڵێ طبعا فتوادان وەکو گوتمان لە بۆ غێری خوا لە بۆ کەس نییە دەشێ ئەمە بڵێن کاتێک کە دیاردەیەک لە ناو مجتەمع وەکو خۆت باست کرد دیاردەیەک دروست دەبێت دێتە پێش ئەو دیاردەیە عیلاجەکەی چۆنە چی بکرێ طبعا لە زۆربەی هەرە زۆری دەوڵەتەکان پەرلەمان هەیە لە هەندێک شیان ئەوە مەجالیس هەیە ئەو مەجالیسانە شوێنی پەرلەمان دەگرنەوە ئەنی کەواتە دیاردەکە بە پێی ڕێکارە یاساییەکان تەقدیمی پەرلەمان دەکرێت لە پەرلەمان طبعا ئەوان لیجانی مختصیان هەیە لیژنەیەکی مختص دادنێن ئەو لیژنە مختصە دێ هەموو ئەبعادەکانی ئەو دیاردەیە لێکەوتەکانی ئەو دیاردەیە هەموو ئەبعادەکان لە بۆ نمونە بوعدە سیاسەکەی بوعدە اقتصادەکەی بوعدە کۆمەڵایەتەکەی بوعدە ئەمنیەکەی یعنی هەموو ئەبعادەکان بوعدە دینیەکەی ئەوانە هەر هەمووی لەوێن دەرێت تاوتێ دەکرێتن یعنی کەواتە بە ڕوئایەکی فراوان جیان لە ڕوئای مامۆستا کە تەنها لە ڕوئایەکی دینیان حرسی لە بۆ دین دێ فتوایەک دەداتن فتواکەی سەقەت طبعا لەبەرەوەی ئەبعادەکان هەموو نابینێتن بەڵام ئەوان کاتێک کە ئەبعادەکانیان هەموو بینیت شەنوکەویان کرد و تاوتێیان کرد مامۆستا بمبورە ئێستا ئەگەر دقت بین مثلا ابن قيم كتابي إعلام الموقعين عن رب العالمين أو أعلام الموقعين عن رب العالمين كأنما أواني مفتي كانوا زانا كان لجاتي خوا إمزاء أو فتوى إنها توقيع عن الله تبارك وتعالى أو كواتي خوي لجي خوا دانا ويتربو شي فتوى جا آخر من ضليم أقل الروجارك أو كرابي بداخل كحالي أمي إسلام دبيني لسر أوشتانة سي بسر هاتوا خۆ دەبێ ئێستاکە خەڵک وەکو گوتمان لەگەڵ گۆڕانی زەمان و مەکان دەبێت گۆڕان بەسەر فەهمی داهات لە دوا مەسرەحیە مامۆستایەکی پێمانەڵێ من پێشنیارەکەم
زیچێتی زانان ئەم شتانە حرام و حەڵال بکە. حرام و حلال مطلقا حلال مطلقة بخوي بس حرام مقيدة يعني حرام كوملك كخداي تبارك وتعالى لكتاب بيروزكي دياري كدي نزياد دكري لكم دكري يعني أتود دتواني شتك مقيد بك أيش تقول ما نسول مقيد دكي هردي سام بقرانا ولا برلمان باش أجنان ناكري أصلا ياك حرام باش حلال بكري يا زلمه زياد بكري پەرلەمان شت حرامەکە یا قەدەغەیەکە و منعیەکە بە شێوەی مۆقەت گوتمان بەس تەقیدی دەکا ئەجینا لە بۆی نییە ئاەتێکی خوددا بە ناوی دینەوە حرام بەڵێن هەر ناتانی ئاەتێکی ڕفسکاتەوە بەڵام دەکرێت لە بۆ نمونە وەکو گوتمان لە دیاردەکان لەوانەیە لەو شتە عەرەزیانێکە دێت پێش دەتوانی ئەلەوێدا بە بیرروبۆچین و خۆی لەگەڵ ئەوەی کە کمترین زیانی هەبیتنی حەلەکی لە بۆ دابنێتن باشە کەواتە تو ئەتەوێت دەوڵەتی ئەمەی کە ئەمان ئەیکەن بنیاتنانی کۆمەلگەیەکی دینیە ئەمەی بەڕێزت باسێکی بنیاتنانی کۆمەلگەیەکی مەدەنیە یان دوو ئاراستەی جیاوازە پێت وانە ئەوە شوابێ نەخێر ئەم پێم وایە ئەسڵەن ئەوەی من باسی دەکەم کۆمەلگەیەکی دینێ چکە بەڕاستی ئەو لێکدانەوەی زۆر سەقەتە فەصل الدین عن الدەولە بۆ مانایە لێک دراوەتەوە خۆی ئەمە گوتمان فصل الدين عن المجتمع ناكن فصل الدين عن الدولة دكين فصل الدين عن الدولة بمعنى شدتن يعني الدولات كومالك رخراوية أو لنا أو رخرانة وشو قلت ما ديك لو أنا كبرلمانة برلمان كاتي خوي أجر إذن بدي كاتك كتماشى أو ليك أو ديار دي ذكاتن كاتك تشريع شيء بيدر سودان ريت زيادة تنفيذي حكومته يعني دي سنة ولا ندينك هرديته ناقص يكلبون منا وزارة أوقاف يقلو وزارة معنيانة دبيتن بەشێوەک لە شێوەکان لەو دیاردەیە قسەی خۆی هەبیتن. دەوڵەتی بەهێز سەرچاوەکەی بۆ یاسای بەهێز دەگەڕێتەوە کە لە ئیرادەی گەلەوە سەرچاوی گرتبێت. لاوازکردنی ڕۆڵی یاسا لە میانی دامەزراوە نافەرمیەکان دەوڵەت بەرەو لاوازی دەبات.